گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەردێڕی چەند هەواڵ برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی دزاروەر سەپاندنی حکمی 3 ساڵ بەندکران بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران ناڕەزایەتی کرێکارانی شارەداری شوش برینداربوونی 13 قوتابی لە شاری هەمەدان و لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ناوچە سنووریەکانی دزاروەر. ڕۆژی ڕابردوو کۆڵبەرێک خەڵکی نەوسوودی سەر بە شاری پاوە بە تەقەی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بریندار بوو. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە پاش برینداربوونی ڕەوانەی نەخۆشخانە کراوە، بەڵام هێشتا سەبارەت بە ناسناوی زانیاریەک لە بەردەستان نییە. شایانی باسە ڕۆژی چوارشەممە 5 خەزەڵوەر کۆڵبەرێکی دیکە بە ناوی سینا و خەڵکی شاری مەریوان لە ناوچە سنووریەکانی باشماخی مەریوان بە تاقەی ڕاستەوخۆ بەبێ ئاگاداری هێزەکانی ڕژیم بریندار و دۆخی تەندروستی لە خراپیدایە. ڕێگری ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئازادی بەندکراوێکی خەڵکی شاری پیرانشار. بەپێی راپۆرتەکان محەممەد سوهرابی هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژنجیان ئازادی سەرەڕای قبولکرانی ئازادی بە مەرجی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لەلایەن ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە ڕێگری لە ئازادکرانی دەکرێت. ناوبراو ڕۆژی دووشەممە 1 ڕێبەندانی 1403 هەتاوی بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ئەو شارە بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و پاشان ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکرا. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ تاکو ئێستا چەندین جار بارمتە دابین کراوە بۆ ئازادی بە مەرجی ئەو بەندکراوە لەلایەن بنەماڵەکەیەوە دابین کراوە، بەڵام هەموو جارێک لەلایەن ئیدارەی ئیطلاعاتی ڕژیمەوە ڕێگری لە ئازادکرانی کراوە. ئازادی کاتی هاوڵاتیکی خەڵکی شاری خۆی بە دانانی بارمتە. ڕۆژی پێنجشەممە 22 خەزەڵوەری 1404 هەتاوی ڕامین موسازادە هاوڵاتی خەڵکی شاری خۆی سەر بە پارێزگای ورمێ بە دانانی بارمتە تا کاتی بەڕێوەچوونی دادگای ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی ئازاد کرا. ناوبراو ڕێکەوتی 11 خەزەڵوەری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم و هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات دەست بەسەر و پاشان ڕەوانەی گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعات کرابوو. شایانی باسە ئەو هاوڵاتیە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە بە سەختی ئەشکەنجە دراوە و پاش وەرگرتنی دانپێدانانی زۆرەمرێ لەلایەن ئەو هێزانەوە ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری خۆی کرابوو. سەپاندنی حکمی 3 ساڵ بەندکران بەسەر هاوڵاتیکی خەڵکی شاری کامیاران. بەپێی راپۆرتەکان شەیدا عەزیزی هاوڵاتی خەڵکی شاری کامیاران کە لە کاتی شەڕی 12 ڕۆژەی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیلدا دەست بەسەر کراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی 3 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا. ناوبراو لەلایەن لەقی 1 دادگای ئینقلابی شاری کامیاران بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات لە ڕێگای هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە کوردیەکان ئەو حکمەی بەسەردا سەپێنراوە. شایانی باسە ئەو بەندکراوە پاش دەست بەسەرکرانی و کۆتایی هاتنی لێپرسینەوەی لە گرتوخانەکانی ئیدارەی ئیطلاعاتی ڕژیم ڕەوانەی بەندیخانەی ناوەندی شاری سنەکراوە و هەروەها لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری شوش. بەپێی راپۆرتەکان کرێکارانی شارەداری شوش سەر بە پارێزگای خوزستان دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان لەلایەن بەرپرسانەوە ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای پیسبوونی هەوای ئەو شارە لەلایەن بەرپرسانەوە ئیمکاناتی پێویست بۆ ڕێگریکردن لە نەخۆشی کرێکاران دابین ناکرێت و مەترسی لەسەر دۆخی تەندروستیان هەیە. لە بەردەوامی ناڕەزایەتیەکاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و مەعیشەتی کرێکاران بوون. برینداربوونی 13 قوتابی لە شاری هەمەدان. ڕۆژی پێنجشەممە 6 سەرماوەز
بەهۆی هەڵدێرانی ئۆتۆمبیلی سرویسی هاتوچی قوتابیان لە جادەی مەڵایر بۆ هەمەدان 13 قوتابی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کران. بەپێی راپۆرتەکان کۆمەڵێک لە قوتابیانی بریندار بەهۆی سەختی برینەکانیان ڕەوانەی نەخۆشخانەی ئیمام حوسێن لە شاری مەڵای کراون و دۆخی تەندروستیان لە خراپیدایە. شایانی باسە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە سیستەمی پەروەردەیی و هەروەها سرویسی هاتوچی قوتابیان لە ئێران ساڵانە بەدەیان قوتابی بەهۆی ڕووداوی هاتوچوویگیانیان لەدەست ئەدەن و بە سەدان کەسی دیکەش بریندارە بن. دوایین هەواڵمان سەبارەتە با لە سێدارەدانی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی چوارشەممە 5 سەرماوەزی 1404 هەتاوی 7 بەندکراو لە زیندانەکانی دەستکردی ئیسفەهان و عادڵابادی شیراز بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان و کوشتنی بانقاست لە سێدارە دران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 4 بەندکراو بە ناوەکانی محەممەد سوڵدانی، مەجید خاکزادە، محەممەد دادخا و سادق ڕەفیعی بە تۆمەتی کوشتنی بانقەست و هەروەها 2 بەندکراوی دیکە بە ناوەکانی حەمید یوسف زەهی و ناسر کاربەخش بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لەو 2 بەندیخانەی ڕژیمدا لە سێدارە دراون. بەڵێ بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژی.